لە دوو دەرسی ڕابردووە هەر ئاڵلقەیەکیش چەندین دەرسە لە دوو دەرسی ڕابردووە باسم لە پێناسەی شلگیریەکە کرد و هەروەها ئەو دیاردە و نیشانانەی کە لە شلگیرا دەرەکەم بە سەریعی بەسەریانە ڕۆیشتم بەڵام ئەشێ چەند جار گوێیان لێ بگریتەوە لای خۆت بە ملاحەزات بینووسیت. هەروەها لە ئاڵلقەی ڕابردووە باسم لە چوار لە هۆکارەکانی دەرکەوتنی شلگیری کردو کە ئەبن بەوەی کە ئەم ئینسانە دیندارە وردەوەردە لە دینەکە لاواز ببێ، دیندارێتەکەی لاواز ببێ، شلگیر ببێ کە ئیتر ئەگەر ئاگای لە خۆی نەبێ بەرەو خواروتر ئەڕوا هەتا کۆگاتە مستەوای واز لێهێنان لێچوونەوە و مردنی ئیمانەکەی خوای گەورە لاماندا. ئەمڕۆ باس لەوە کەم باز لە دوو خاڵی ترەکەم لە دوو هۆکاری تری سەرەکی کە ئەبن بە مایەی لاوازبوونی دیندارێتیەکە و شلگیری کە زۆر زەروری ئاگامان لە خۆمان بێتیایە بە تایبەتی لە کوردستانە کە لەم بارودۆخەمە بەسیشم باشووری کوردستانە بە تایبەتی لەم بارودۆخەی کە عالەم وڵاکە هەمووی هەلەکە سەمایەتی بە دوای تاغوتان و کوفر و ئیلحادا و زەختێکی زۆریش لەسەر مسلمانان هەیە. سەفی مسلمانانیش دیسان پەرتەوازن و لە خودی کۆمەڵکاریەکەشە جاری وایە کێشەیەکی زۆر دروستە بێت و سەدمەکانی کۆمەڵایەتی ناوخۆمان ئەو سەدمانەی کە هەڵەکانی کۆمەڵکاری دروستێکن لەسەر تاکەکان کەمتر نین، کاریگەریان کەمتر نییە لەو تین و فشار و تۆغیانەی کە تاغوتانی پارتی وێچێتی و خەڵکی ئەهلی کوفر لەسەر تاکە مسلمانەکە دروستیەکەن. جاری وهەیە ئەم ئینسانە تەمانەکەوێتە ژێر تەسیراتی دایک و باوکی خزم و کەسوکاری ئەوانە هەموو هەریکە لە عاسی خۆی لێ بنەوە بە شەیتان و تەسیراتێکی لەسەر دروستەکەن بۆی واز لەو شتە بێنە کە گرتوێتیە بەر ئەزانێ ئەم دینە بەم سەرکەوتنەکەی بەم دەرسەیە، بەم بانگەوازەیە، بەم ئیشکردنەیە، بەم کۆمەڵکاریەیە، بەم دەرزوتنەوەیە، بەم هیجرەتەیە، بەم جیهادەیە، بەم ئینفاقەیە، بەم پەروەردەبوونی ماڵ و مناڵەیە، بەم ئیلتیزامەیە، بەڵام هەریەکە لە حاستی خۆیەوە هێرشی بۆ دێنن بۆ ئەوەی ساردیکەنەوە لە دیندارێتەکەی و ئەمە متەتەڕیفەوە مەخلاقی داعشە و مەنابێ وابیت و بەم شێوەیە شتێکی زۆر سەیرە. یعنی حتا چەند مانگێک لەمە و پێش ساڵ نابێ دوو گەنجی بەڕێز ئیماندار و مسلمان لە شاری سەید سادق کە سوکارەکەی بەلێدان لێیاندان لەبەر ئیلتیزامە دینیەکەیان لە عەدادیان گەنجن تەلەبەن و خوێنن هێشتا خزمەتی ژەکەن ڕۆژانە کرێکاری شارەکەن وەش خوێنن لەو ڕۆژانێکەوە خوێندن نەبوو. تەسەورکەن حتا خوشکی دایکی کە مەفروض ئەمانە ژنن بە سۆزتر بن باوکی برای زاوای خاڵی شەوێک هاتوون بۆیان بە لێدان لێیاندان لەبەرەوەی ئەم گەنجە خوشکە زاکەی فێری نوێش کردو بردوێتی بۆ مزگەوت. هەردوو چەند سەعات 12 شەو دەرپەڕانەوە دەرەوە لە ماڵی خۆیانە شەو بەدزیەوە چوون لە مزگەوت خەوتون چکە مزگەوتیش ڕێگانەدا بەخەوت. ئەمە لە سەردەمانە کە ئەڕوەدا سەردەمانی قوڕیشی جاهیلیەتی یەکەمە کە لە شوێنێکی وەکو سەید سادق ڕوەدا لە کوردستانی ئێمە جهتێکیش نەبێ بیانگرێتە خۆیان، جهتێکیش نەبێ نەسیحەتیان کە ئامۆژگاریان کە پشتیان بگرێت. ئەم دوو گەنجە مسلمانە دیندارە بە هیممەتە جوامێرە بە شەرەفە کە بە شەرەفتر بوون لەوانەی دەریان کردوون، ئازاتریش بوون، بە تەحەمولتریش بوون، سەرباری ئەوەش چوونەتەوە بەلای یەکێکی کە دەرسی پێوتون دوایی مەلایەک کە طبیعەتی سۆفی گەرەتی بوو توێتی لەبەر ئێوە ئوسوڵ الثەلاثەی محەممەد بن عەبدولوهابتان خوێندووە من دەرستان پێ ناڵم. تۆ سەیری ئەم زوڵمە ئەکەوێتە سەر شانی گەنجێکی مسلمان. ئەمانە بێگومان تەئسیری لەسەر شلگیریەکە ئەبێ. هەرچەند ئەم دوو دیندارە الحەمدوللا هیوادارم هەروەش بە قووەت مابن پەیوەندیم لەگەڵیانان نییە، هیوادارم هەروە بە قووەت مابن و سەلامەت و سەرکەوتوو بن و دوعای خێریان بۆ کەم خوای گەورە ئیمانی ئێمەش و ئەوانیش بە قووەتترکە ئینشاءڵڵا خۆمان ڕاگرین لەبەر ئەم تین و فشارێکە کە سوکاری خاتە سەرمانیان ئەهلی جاهیلیەتی پارتی وێچێتی و لە زیندانەکانیان ئایخەنە سەر. برای بەڕێزی وایە لە دەرسی ڕابردوو ئاماژەم بەیەکێکی هەڵەبجەییدا کە لە کانی گۆمەنی نۆکەکانیان هەڵکێشا. ئاماژە بەیەکێکی ترە دەمە ئەمجارە کە لە تەوقیفایە و 6 ساڵی تر تەوقیفیان بۆ کردوتو 12 ساڵە لە تەوقیفایە هەر لای یەکێتی تاغوت. ئەمە ئەوانەی کە لە لای پارتین هەرمەگەڵ خوای گەورە خۆی بزانێت چەند مەچولن چەند کە خەڵک ئاگای لێیان نییە. یەکی وەکو ئەبوو خوبەی باسەکەینەوە کاک وەلی زاخۆی خوای پەروەردگار سەبری و ئازادی پێ ببەخشێ ئینشاءڵڵا. لە ساڵی 1999 لە زیندانی پارتیە بەبێ محاکەمە
90 ساڵ ژنێک و 4 مناڵیشی بەجێ هێشت لە اعترافی ئومەمی متحیدە ئەڵێن 38 کیلۆی مابوو کە تەقریرەکانی مافی ئینسان لەسەریان نووسیوە. ئەو تین و فشارانەی کە ئەکەوێتە سەر گەنجێکی مسلمان لە کۆمەڵکاریەکەیە، بەڵام کاریگەری کۆمەڵکاریەکەش دیسان لە سەرەتی شلیەکە لە دیندارەتێک. ئەبینێ ئەم کۆمەڵە مسلمانەی کە ئەو ئینتیمای بۆ کردن بە دڵێکی خۆشەوە، بە هیمەتێکی بەرزەوە، بە وزەیەکی زۆرەوە هات و سەمع و تاعەیەکی تەواوی بۆ دەربڕین کەچی سەیرەکە دوای فترەیەک شارەزابی ئەم کۆمەڵە ئەوە نییە کە ئەم بۆی هات. ئەم وەیە زانی کۆمەڵی خەڵکی مەلایکەت ئاسان، بەڵام سەیرەکە ئەمە هەڵپەی دنیایانە، شەڕپاڵیانە لەسەر پلە و پۆست و پایە و ناوداری، هەر یەکە خۆی بۆ دەوڵەمەندکردن هەوڵەدا. سەیرەکە ئەمە خوشکوبرایەتی نافامێن، دیندارێتەکان زۆر سادە گرتووە، ئەم غەڵەت لیان تێگەیشتووە، بۆ ئێوە بە سەدمەیەک لە کۆمەڵکاریەکە خۆی وردەوردە ئەکشێتەوە. ئەگەر نەشکشێتەوە لە بەربار و دۆخەکە هەر لەگەڵ کۆمەڵکاریەکەی ئەمەنە لەگەڵ ئیسلامی سیاسیەکەیە، بەڵام هەر دڵ و دەرونی لەگەڵیان جۆش نادرێ، هەر بە جەستە لەگەڵیانایە. ئێستا کاتی ئینتیخاباتیانە پەڕۆیان بۆ هەڵەواسێ، شعاراتیان بۆ هەڵەواسێ، بەڵام ئەزانێ بەمە سەرکەوتن نایەتەوە پێش. دڵنیایە ئەمە بانگەوازی خوایی نییە، دڵنیایە لەوەی ئەمە دیسان زەید و عەمرەگە خاتەوە شوێنی فڵان و فیسارێکی تر کە پێشتر لە پەرلەمانە بوون و هیچیان نەکردوێ، هەر خۆیان دەوڵەمەند کرد. ئەوانەی کە تووشی ئەم سەدمەیە ئەبن بە تەئکید تەبعاً تەئسیراتیان لەسەر دروست دەبێتەوە و وزەی هەموو کەسێکیش دیاری کراوە، سەبریشمان هەموو دیاری کراوە، سەبری هەریەکیش ئەم گەنجە بەڕێزەی کە تووشی ئەم سەدمەیە بێ سەبرگرتنەکەشی هەتا حەدێکی تر لەوە بەدووە سەدمەکە زوو زوو لێ ئەدا، هەر جار و شتێکە بینێ و ساردێکاتەوە ساردێکاتەوە یەکەم جار ساردێکاتەوە لە کۆمەڵکاریەکە، دوای ساردێکاتەوە لە دیندارەتێک. هەردوو کۆسپەکە هەروان، کۆسپی ناو کۆمەڵکاری یا خەزان ئەو دوایی دێمەسەری، کۆسپەکانی ناو کۆمەڵکاری هەر ساردێکەنەوە، کۆسپەکانی تاغوتانیش هەر ساردێکەنەوە لە دیندارەتێکە. تاوای لێدێ ئەڕوخێ. ئێمە هەمومان وەکو کەسانە گوان لە ناو لافاوەکەین، حەبلێکمان گرتووە بە دەستمانەوە کە دینی خوای پەروەردگار. ئەبێ بزانین چێمان دوو بوو لەگەڵمانە، نەیەڵین بکەوێ. ئەو شەپۆلە لە هەمومانەدا بێڕەحمانە. ئەبێ هەر کەسەکە هەستمان پێکرد دەستی شل بوو خێرە قایمیکەینەوە بیگرینەوە. ئەگەر کەوت زوو هەڵی گرینەوە چونکە لافاوەکە دووری خاتۆ لێمان، کە دووریش کەوتەوە زۆر بە زەحمەت بۆمان دێتەوە، چونکە ئەو کەسانی کە لێمان نزیک بوونەتەوە زۆر زۆر بەقووەت بوون لە مۆنجی فەسادە هەتاکو هاتوونەتە پێشەوە ئەم گوریسەی ئیسلامەتیەکەیان گرتووە، دەستیان بەم حەبلەوە گرتووە. زۆر ضروریە ئێمە نەیەڵین کۆسپەکانی سەرڕێگا ئەوەندە کاریگەریان لەسەر دروستکە، کۆسپەکانی ناو کۆمەڵکاری مەئیوس نەبێ. پێی بڵێن برا بەڕێزەکەم خوای گەورە فەرمێوە كل ئاتیه یوم القیامەة فەردا كل امرئ بما كسب رهین كل نفس بما كسبت رهینە. هەموو کەسێک جیرۆدەی ئەوەیە کە خۆی کردوێتی. لێگەڕێوانە لەسەرەوە بۆ سەرۆت و سامان و پلە و پۆز ڕۆیشتون و هەرچی شتێکیان کەوتە و چاواشەکاری و فریودان، بەڵام تۆ مەسئولیەتی دینی خۆت هەرە بێ هەڵبگریتەوە بە تاکە گەڕێتەوە بەلای خوای پەروەردگار.